شەڕی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دژی داعش بۆ ڕزگارکردنی شاری مووسڵ بەردەوامە. دەور و پشتی مووسڵ ڕزگار کراون و ژمارەیەک لە هێزە تایبەتەکانی سوپای عێراق لە چەند ناوچە و چوونەتە ناو شاری مووسڵ. بەڵام بۆ ڕێژکردنی خانووەکان و ڕێگاوبان و بەکارهێنانی ژمارەیەکی زۆر لە خۆکوژانی کە خۆیان دەتەقێنەوە بۆ هۆی دژواربوونی شەڕەکە. بەکارهێنانی خۆکوژە خۆتەقێنەرەکان لە سێ حوتەی سەرەتایی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ لەلایەن داعشەوە بۆ پاراستنی ئەم شارە 108 جار ڕووی داوە. سەرچاوە ئەمنیەکان بەراورد دەکەن نزیک بە 6,000 شەڕکەری داعش ئێشتا لەم شارە بن و ئەمەش کای ڕزگارکردنی مووسڵ دژوارتر دەکات. مایکل گۆردن نووسەر و هەواڵنێری نیویۆرک تایمز کە بۆ ڕووماڵکردنی شەڕی ڕزگارکردنی مووسڵ لە مانگی ڕابردوودا لە عێراق بووە لەسەر ئەو باوەڕەیەکە سەرڕای هەموو دژواریەکان بۆ ڕزگارکردنی مووسڵ کێشەی سەرەکی شێوەی ئیدارەکردنی مووسڵ دوای ڕزگاربوونە. گۆردن دەڵێت بڕیار وایە تەنیا هێزەکانی سوپای عێراق و پۆلیسی فێدراڵ بچنە ناو شاری مووسڵ و دوای ڕزگارکردنی شارەکەش هێزێکی تر کە ملیتانە سونیەکان کە خەڵکی ئەو ناوچەن و هەروەها هێزەکانی عشیرەکان و پۆلیسی خۆجێیی شارەکە کنترۆڵ بکات. بەڵام ئەوەی کە بەکردەوە دەیبینین ئەوەیە کە هێزگەلی جیاواز بەشە جۆراوجۆرەکانی پارێزگای نینەوە دەگرنە کنترۆڵی خۆیان و دوایی دەکەونە دانوستان بۆ ڕێکەوتنێکی سیاسی بۆ شێوەی ئیدارەکردنی ئەو پارێزگا و ناوچەیانە. لە ڕاستیدا وا دیارە هیچ ڕێکەوتنێکی ڕوون لە دەستپێک و پێش دەستپێکی شەڕەکە بۆ ڕزگارکردنی ئەو پارێزگایە نهاتەتە ئاراوە. بەڵام کێشە تەنیا کێبەرکێکی تند لە نێوان لایەنە خۆجێیەکان بۆ کنترۆڵکردنی مووسڵ و تەلافەر نییە. جیاوازی بەرژەوەندەکانی تورکیا و ئێران لە عێراق بۆتە هۆی ئاڵۆزتربوونی ڕۆژی عێراق. ئەو دوو وڵاتە بەنسبەتی شێوەی ئیدارەکردنی ناوچە سونیەکانی عێراق و ئەو هێزانەی لەو ناوچان دەسەڵاتیان هەیە زۆر ڕێی جیاوازیان هەیە. پلانی ئێران دروستکردنی ڕێگایەکی ڕاستەوخۆی زەمینی لە نێوان ئێران و سووریا کە لە تەلعفەرەوە دەچێتە سەر شنگال و لێەوە دەگاتە سووریا. بەڵام تورکیا هەم تەلعفەری بەهۆی تورکمانەکان و پێگرنگە و هەم بە ئامادەبوونی هێزە خۆجیەکانی نزیک لە پەکەکە لە شنگال وەک مەترسێکی گەورە بۆ بەرژەوەندی خۆی دەزانێت. بۆیە دژی پلانی ئێران لەو ناوچەیەدایە. ئەمەش ئەم پرسیارەی هێناوەتە ئاراوە کە لە ناوەندی دژایەتی و بەبڕوایەکی بربڵاو لە نێوان شیع و سونە لە ناوخۆی وڵات و دەستێوەردانی تورکیا و عێراق ئایا دەتوانین چاوەڕوانی ئەوە بکەین کە عێراق دوای شکستێنانی داعش وەک وڵاتی گیەگرتوو بەردەوام بێت؟ تورکیا خەریکی بارهێنانی گروپێک ملیتانی سونیە کە پارێزگاری پێشوونینەوە فەرماندەیی دەکات و بەشێکن لە فرقەی 16 سوپای عێراق و ئێستش بەشداری ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی مووسڵن. تورکیا هەروەها 600 تا 700 سەربازی لە باشیک جێگیر کردووە. لە بەرامبەردا ئێرانیش جگە لە پەیوەندی قوڵ لەگەڵ دەسەڵاتی ناوەندی عێراق لە ڕێگای گروپە میلیتانە شیعەکانەوە بەشداری شەڕی مووسڵە کە ئەگەرچی بە فەرمی بەشێک لە شەڕی ڕزگارکردنی مووسڵ نین بەڵام لە دەوروپشتی تەلعفەردا جێگیر بوون. لە هەلومەرجێکی ئاوادا چەند ئەگەری ئەوە هەیە کە جیاوازی بەرژەوەندەکانی تورکیا و ئێران لە عێراقدا پێکدادانێکی جددی نێوان دوولایەنەکەی لێ بکەوێتەوە. ناتوانین بڵێن پێکدادانێکی جددی لە نێوان تورکیا و ئێران لە عێراقدا ڕوو دەدات. بەڵام وەک چاو لە هێزە میلیتانە شیعەکان دەکەین دەبینین کە زمانی هەڕەشیان لە ئەردوغان هەروە زیاتر دەبێ و دەڵێن ئەردوغان هەوڵ دەدات دیکتاتۆرێک وەک ناوخۆی تورکیا لە بەشێک لە عێراقدا پێک بێنێت. بەڵام ئەوان ڕێگەی پێنادەن و ئەمەش دیارە قسەی ئێرانە لە زاری ئەوانەوە دەکرێت. ئەوەش بۆ داهاتووی پەیوەندەکانی ئەو دوو وڵاتە لە عێراقدا باش نییە. دەستپێکی سەرۆکۆماری ترامپ چ گۆڕانکاریەک لە شەڕی ئەمریکا دژی داعش پێک دێنێت؟ ترامپ بەڕوونی گوتوێتی کە دەیەوێت دژی داعش شەڕ بکات، بەڵام ئەوەی کە ئەم بانگەشەیە بەکردەوە چۆن دەبێت هێشتا دیار نییە. کێشە تەنیا تێکشکاندنی داعش نییە، دەبێت استراتێژی چێشی درێژخایان هەبێت تا ئەم کێشەیە بۆ هەمیشە چارەسەر بکرێت. چونکە داعش خۆی بۆ درێژخایان ڕێخستووە و گروپە شیعەکانیش کە لەو ناوچەیە هەن بە زمان و بەکردەوە دژی ئەمریکیەکانن. بەنسبەتی بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق و لە بەرامبەردا دەستێوەردانەکانی ئێران لە وڵاتە ئەمریکا چی پێدەکرێت؟ دەبێت ئەمریکا بە شێوەیەک بۆ پەروەردە و هەروە چالاکی سەربازی لە هەرێمی کوردستاندا بنکەی هەبێت. ئەمە کۆمەک دەکات ئێران نەتوانێت بە ئەو شێوەیە لە کاتی شەڕی عێراقدا میلیتانەکانی بۆ کوشتنی ئەمریکایەکان بەکاردەهێنا هەڵسوکەوت بکات. لە کۆتایی شەڕی ڕزگارکردنی مووسڵ و دەرنانی داعش لە عێراق جگە لەوەی کە چه هێزێک کورد شیعیان سونی نزیک بە ئێران یا تورکیا لەو ناوچەی دەسەڵاتدار دەبێت. ئەوەی کە ڕوونە برینەکانی ئەم چەند ساڵ شەڕەیە کە لەوە قورسترە کە بە هیچ ڕێکەوتنێکی سیاسی بتوانێت بە ئاسانی ساڕێژ بکرێت. شاهد عەلەوی، دەنگی ئەمریکا.